پرسی کۆتایی هاتن بە دۆسیی خێزانە ئاوەرەکان لە نێو کەمپەکان یەکێک بوو لەو دۆسیانەی بەرنامەی کاری دکتۆر لەتیف ڕەشید سەرۆککۆماری عێراق لە ڕۆژی دەستبەکاربوونیەوە. لەو سۆنگەیەوە چەندین کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیران و وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق ئەنجام داوە. ئەو پرسیان تاوەتوێ کردووە، هەر بۆیە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕۆژی 30 تەمموزی ئەم ساڵ کۆتا ڕۆژی خێزانە ئاوەرەکان دانا لە نێو کەمپەکانیان و دەبێت بگەڕێنەوە زێدی خۆیان. جەنابێ سەرۆککۆمار گەلک پەرۆژ بوو پڕاستیک و خەڵک زەڤر نەچیان خۆ. ضمنێ بەرنامەجێوی ئەو بوو سەردانە کەمپاشی کردن، چەندین جارە کۆمبوون کردی لەگەڵ وەزارە کۆچ و کۆچبەران، چەندین جارە کۆمبوون کردی لەگەڵ ئەو ڕێکخراوێت پەیوەندیدارە ڤیمەلەفی سەر ڤیمەلەفی کاریتکان چیل شنگالە چیل ناف کەمپە و چی ئاستەنگ بەرامبەری کارێوان پەیدا بووینە جەنابێ سەرۆککۆمار تەداخل کردیە و هەوڵدایەک و ئەوان ئاستەنگا چارەسەرکەتن. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بۆ پرسی گەڕانەوەی خێزانە ئاوەرەکان لە نێو کەمپەکانیان یان مانەوەیان یان دەستنیشانکردنی شوێنێکی دیکە ڕووپێوێکی ئەنجام داوە. وەکو تەبێژی وەزارەت دەڵێت لە کۆی 22 کەمپی ئاوەرەکان 20 کەمپ ڕووپێوی تێدا کۆتایی هاتووە، زۆرینەیان داوای گەڕانەوە دەکەن. هناك رغبة للعوائل في حالة أنه الوزارة أطلقت المنحة ال4 ملايين مباشرة. خێزانە ئاوەرەکان خۆستی گەڕانەوەیان هەیە، بە تایبەت کە وەزارەتەکەمان هاوکاریەکانی زیاد کرد بۆ گەڕانەوەیان. ئەم خواستە لە کاتی ئەو ڕووپێویە هاتووە کە ئەنجام درراوە لە نێو کەمپەکان. هەروەها چەندین ئۆفەر هەیە بۆ کەم دەرامەتان و دابینکردنی پێداویستی و زیادکردنی هەلی کار، وەک پرۆژەی بچووک بە ڕێژەی لە سەیاد و دامەزراندن لە دامودەستگاکانی دەوڵەت لە کاتی بوونی دامەزراندن. فرص التعيين في دوائر خاصة وزارة التربية. سەرۆکی لیژنەی کۆچ و کۆچبەران لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەێنێت سەرۆککۆمار و خانمی یەکەمی عێراق ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە خزمەتکردنی ئاوەرەکان و گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان، لەگەڵەوەیشدا پێی وایە ئەو بڕە پارەی کە دەستنیشان کراوە لەلایەن حکومەتی فدراڵیەوە بۆ گەڕانەوەی هەر خێزانێک کەمە. ئەمە بینین ینی دەورێک کە ڕئیس جمهوریە گەلەکە بۆ مەکە ئێزدیە، یعنی دامەکی ئیمازن دەتە ئێزدیە. ئەم بینین شاناس خانجی هەرۆسا دەورێوێ قانونە ناجیاتادا گەلک هەبوو و هەرۆسا ئەvە بەری فترەکە مەراسیمێت شنگالیدا ئەویە ئامادە بوو کو ئەم بینین گەلک شێوەکی جوان بوو معنەوی دا کەسێن شنگالێ بأنه ئەو مهمن لدف ما أو لدف حكومته هرين إيكينا وأم هر بردوامي بو بشتفانيا خلقي خو خلقي شنغاري بتايبتي أوارا هينا مال نينن لشنغال دي زبرنا سرچي حتى شنغال حتى نوكا نيا أفادان كريا أفجي أو يعني ريجريت كاتن كو خلق نزبرتن أجر حكومة هاریکاریا وان بکات مثلا تعویضات وان بردوام بدتوان بلکی بقارن خلال وی فتره مالت خو آوادان کن. نزیکەی 10 ساڵە دەیان هەزار خێزان لە زێدی خۆیان بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون کە بەشێکی زۆریان لە هەرێمی کوردستان لە کەمپ یان لە نێو بارێزگاکان نیشتەجێ بوون. لە ئێستاشدا حکومەتی فیدراڵی بڕیاری کۆتاییدا بۆ گەڕانەوەیان. 30 2024 کۆتا ڕۆژی ژیانی زیاتر لە 25,000 خێزانی ئاوارەیە لە نێو کەمپەکان بە پێی بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بۆ هەر خێزانێک 4 ملیۆن دیناری پێدەدرێت و هەروە دابینکردنی هەلی کار بۆ گەنجانی ئەو ئاوارانەی کە دەگەڕێنەوە زێدی خۆیان. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.